تەمەنم 20 ساڵە دانیشتووی گوندی کەڵکەسماقم سەر بە قەزای دوکان زۆر خۆشحاڵم بە هاتنتان. من خوێندکاری ئامادەیی گەشتوگوزارم لە دوکان دەخوێنم و هەم وێنەکێشم هەمیش فۆتۆگرافەر لە 2017 خەریکی ئیشی وێنەکێشانم و ئەوە 3 ساڵشە دەستم بەکاری فۆتۆگرافی کردووە و تاکە کەسیشم لەم دەیە بە خۆشحاڵیەوە هەم لە دەیەکە و هەم لە نێو دوکان تاکە کەسم. وێنەکانی خۆم زیاتر باز لە وێنەی سروشت و وێنەی سریدیەکە زیاتر من حەزم بە خولای وێنەی سریدیە وەکو خۆم تقریبن ئەوە 3 ساڵ 4 ساڵە دەستم بە ئیشی سریدی کردووە. پێشتر ئیشی وێنەی سروشت و وێنەی مرۆڤ و ئانەم دەکرد بەڵام ئێستا زیاتر هەستم کردووە کە لە وێنەی سروشت و وێنەی سریدی تێدا سەرکەوتوم و پێشەنگاشم تایبەت بە خۆم نەبووە بەڵام پێشەنگایەکمان کردوێتەوە لە قەزای دوکان. پێشەنگاکە باسی لە ئەوە کردووە باسی لە ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوەی شتەکان و پێشەنگاکە لە ئامادەی سارای تێکەڵاو بووە و ئیشەکانی خۆمانی تێدا بڵاو کراوەتەوە و بە سەرپەرشتی مامۆستا ئارەزوو ئەو توانی پێشەنگاکەمان بۆ بکاتەوە ئیشەکانی خۆم تێدا بڵاوەکەمەوە بە خەڵکی ئەناسێم لە ڕێگای پیجەکەمەوە و لە ڕێگای سۆشال میدیا و لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتەکانەوە زیاتر خەڵک سێری کارەکانم ئەکات. جاوە گوتم کارەکانی من بۆ هیچ کەسێک ئێستا بڕیارەوەم نەداوە کە خەڵک فێ بکەم بەڵام خەڵک پێیان کوتوم چونکە هێشتا نەگەشتم بە ئاسی کە من دەمەوێت لەوە باشتر بم کە خۆم ئەمەوێت اینجا دەست بکەم بە ئیشی ئەوەی کە بە خەڵک بڵێم چۆن وێنە بکێشنویان دەست بە ئیشی فۆتۆگرافی بکەن. ئەو کەسانی کە داوای کاری فۆتۆگرافیم لێ دەکەن زیاتر لە نێو گوندەکەی خۆمانە گوندی کەڵکەسماق یان لە دەرەوە لە نێو قەزای دوکانیان لە شاری سلێمانی و لە شارەکانی تر داوایان لێ کردوم کە ئیشەکانی خۆمیان بۆ بکەم. لە ئێستا پلانی ئەوم داڕشتۆ کە لە داهاتوودا بمەوێت دوکانێک بکەمەوە یان گەلەرێ بکەمەوە بۆ ئیشەکانی خۆم کە تێیدا کارەکانی خۆم بە خەڵکی بناسێنم. پەیامی من بۆ گەنجان ئەوەیە کە هەردەم نەوەستن لە کارەکانی خۆیاندا ئیشەکانی خۆیان بە بەرداوامی بکەن قەت کۆڵ نەدەن لە کارەکانی خۆیاندا هەر ئیشێک بێت کە حەز و خولای بۆی هەیە ئیشەکانی خۆی بکات بە گونجایی.